مراوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە ناکۆکی پارتیوێکێتی و چارەنووسی حکوومەت و پەرلەمانی کوردستان دەکەین. ماوەی زیاتر لە 18 مانگە 1 ساڵ و 6 مانگ و 23 ڕۆژە هەڵبژاردننی پەرلەمان کوردستان ئەنجام دراوە، بەڵام تاکو ئێستا پەرلەمانی کوردستان نەکەوتۆتە سەرپێ، هەروە کابینەی نوێش لەدایک نەبووە. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین یا چارەنووسی پەرلەمانی کوردستان چی بەسەردێ، ئایا ئێمە لە بەردەمەوەین کە ئایا دەتوانرێت پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و دەست بەکار بێت، یاخود لە بەردەم هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان و دووبارەکردنەوەی هەڵبژاردننی داین و ناکۆکی پارتیویەتی لە سەرمدا مەزراوانە بەکوێ دەگاوە. قسە لەسەر قسەکانی دۆناڵد ترامپ پیش دەکەین سەبارەت بە کورد کە چەند جارێکە کورد تۆمەتبار دەکات وەکو دز هەروەکو بە کرێگیراویش ناوی دەبات کە جۆرێکە لە سوکایەتی بە خەباتی کورد لەسەرەوەش دەوەستنی، هەروە بەشداری کوردیش لە کابینەی زەیدی ئەم پرسان لەگەڵ بەڕێز عومەر عینایەت پەرلەمانتاری پێشتووری کوردستان قسەی لەسەر دەکەین. کاک عومەر بەخێر بێن، سوپاس ئێمە دەبوون دەکەین. بەخێر بێن. یاخوا سەرەتا لە پرسی پەرلەمانەوە دەست پێ بکەین. 1 ساڵ و 6 مانگ و 23 ڕۆژە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە. ئەو کاری چێکە تاکو ئێستا پەرلەمان نەیتوانیوە دانیشتنێک بکاتەناوەی کە دانیشتنیەکەمی کرد لە 2/12/2024 ئەو کە پەرلەمانتاران سوێندیان خوارد و ئیمتیازیان بۆ بەسترە. سوپاس بۆ بەڕێز و سوپاس بۆ ستافی تەلەڤیزیۆنی پەیام و غینێرەکانیشتان. هەر لە سەرەتاوە سەرانی پارتیوێکێتی بیزاد ئەو دوو حیزب بڵین حیزبەکانی کەش مؤسسەی پەرلەمانیان لەلای ئەوان مؤسسەیەکی لاواز بووە، قەت خۆیان نەداوە لە قەرەی پەرلەمانیانی. تۆ نەدیوە مەسەرەن ماڵی بارزانی یا ماڵی تاڵەبانی بێ بە سەرۆکی پەرلەمانیا بێ بە جێگنی پەرلەمان، بەڵام هەمیشە شەڕیان بۆ لەسەر ئەوەی کێ بێتە سەرۆکی هەرێم، کێ بێتە سەرۆکی حکوومەت یا جێگنی سەرۆکی حکوومەت. یعنی فۆکەسینی ئەوان چاویان لەسەر ئەو پۆستانەیە کە لە ڕووی جێبەجێکردنەوە بڵێن کاریگەریان هەیە لەسەر لە ناو هەرێمی کوردستانە. لەبەرەوە ئەم مؤسسە هەر لە سەرەتاوە بە لاوازی دروست بووە، کاڵا بەقەدەر باڵای حکوومەت پەیڕۆ و پرۆگرامەکەشی داڕێژاوە، بۆیە ئەم مؤسسەیان بەلاوە گرنگ نەبوو، پشتگویان خستووە. ئێستاش ئەوان وەکو دیوەخان، وەکو دیوەخانێک ئەم هەرێمە بەڕێوە ئەبن، گرنگ نییە بەلایەنەوە پەرلەمان هەبێ یان نەبێ. گرنگ ئەوەیە ئەوان هەرێمێکی بەشێک لە هەرێمەکان بەدەستەوە بێ، بڵێن بنەماڵی بارزانی و بنەماڵی تاڵەبانیش بەشێک لە هەرێمەکان بەدەستەوەیە. ئەو ئیستیحقاقاتە و ئەو دەستکەوتانەی کە لە گومرگەکان و لە نەوت و لەمانە دەستیانەکەوێ، ئەوان بۆ خۆیان مسۆگەرن، هیچ بەلایەنەوە یعنی هیچ کەم ناکات بۆ ئەوان. لەبەرەوە بوونی پەرلەمان لەوانەیە لە هەندێک جارە بۆ ئەوان زەرمەند بن، بۆ چوە پەرلەمان مؤسسەیەکی چاودێریە، یعنی دامەزراوەیە کە چاودێری دەسەڵاتەکانی حکوومەتەکە کاتێک نەبێ ئەو چاودێریە نامێنێ. ئەوان بۆ خۆیان بڕیارەکان ئەدەن وەکو ئەنجومەنی وەزیران کەواتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی ئەو کاتە ئامر و ناهین لە هەرێمی کوردستانە لە غیابی کووە لە خرابی پەرلەمان. چکە پەرلەمان سێ کاری سەرکی هەیە: کاری یەکەمی یاسادانانە، کاری دووەمی چاودێری حکوومەتە، کاری دووەمی پەسەندکردنی بوجەیە، سێهەمی. ئەم سێ کارە کاری سەرکی پەرلەمانە. ئێستا لە ساڵی 2013ەوە تا ئێستا بوجە نەنێراوەتە لای حکوومەت بۆ خۆی لە بودجەی نات پەرلەمان بەڵ عفوان ناچۆتە پەرلەمان، هەر بوجە لای حکوومەتە. حکوومەت بڵێن یاسای بوجەی نەناوێتە پەرلەمان، کەواتە حکوومەت بۆ خۆی هەم پەرلەمانیش بووە هەم حکوومەتیش بووە. کەواتە حکوومەت بۆچی پێی خۆش بێ پەرلەمان هەبێ؟ لەبەرەوە پێ بەلای بەس ئەوەی بەلای منەوە زۆر سەیرە. ینی لێرە تۆ بیت هەچەند ئەم قسە ئەلوانێ بچینە سەر بابەتەکەی پێش بێگانی حکوومەت، لێرە بیت پەرلەمانێکی خۆت هەبێ پێش هەڵبژاردنەکەی، پێش هەڵبژاردنی عێراق کرابێ، ساڵێک پێشتر کرا، ساڵێک پێشتر کرابێ، نەیت ئەمە ئەکتیڤ بکەیتەوە بچی لە بەغدا شەڕ بکەی لەسەر ئەوەی کابینەی ئێرە پێک نەهێنی، بەڵام لە بەغا شەڕت بێ ئەمە ئۆپۆزیۆنەکان ژەگرێتەوە. چکە ئۆپۆزیۆنەکان زۆر بەودی من لەو وەینا بابەتێکم نووسی مەسەرەن حەزێکی دوای دێنێ سەر ئەوە، بەڵام من ئەمەم بەلاوە زۆر سەیرە بۆچی لێرە گرنگی بە پەرلەمانی ئێرە و کاراکردنەوەی پەرلەمانی ئێرە نادرێ، بەڵام هەر هەمویان عفوان کاراکردنەوەی پەرلەمان و پێگەنانی حکوومەت نادرێ، بەڵام هەر هەمووی هەڵپەیەتی لە بەغا
پەرلەمان کارابێ و حکوومەتیش پێک بێ. ئەمە دوایی من دێمە سەری ئەگە بیرم بخیتەوە پێت ئەڵەم بە بەغا چۆنە گوزارێ لەبێت چۆنە گوزارێ ئەم ئیزدیواجێتە چییە بۆچی لێرە ئێرە خەمی ئێران نییە و خەمی بەغایانە هۆکارەکەی چی هەم هەردوو حیزبی سەرەکی دەسەڵات و هەر ئۆپۆزیۆنەکانیش بۆچی لێرە مەسەن کابراڵێ من لێرە بەشداری حکوومەت ناکەم بۆ نمونە حیزبی سین حیزبی لا جیم ئەڵێ من بەشداری حکوومەت ناکەم لەبەر چی نایکا لەوانەیە ڕخنەی زۆری هەبێ بەڵام لە بەغا لەوانەیە ڕخنەکەمان زیاتریش بێت و بەشداریەکە لەبەرەوە بەچوونی من ئەمان خەمی ئەویان نییە کە پەرلەمان کارە بێتەوە پیان خۆشە پەرلەمان نەبێ بۆ ئەوەی خۆیان بەویستی خۆیان کێشەیەوان بۆ دروست بووە کە ناتوانن کابینی نوێی پێک بێن لەبەرەوەی پەرلەمان کارانی ئێستا پێ وایە لە بەردەمەوەداین کە پارتی بتوانێت ئەمجارە 100 کورسیمانەیە 100 کورسی خۆی داوام کرد ئەو 57 کورسی بێ هەنی بۆ عێراق بۆ لەبەرەوەی بمبورێت خۆیەک داوای لێ بنەکەم پێشنیارێکم کرد کە ئەم 100 کورسیە جارێ بێ 100 بێ خۆی نابێت 100 بێ تاک بێ وانە لە خالی دەنگدانا بێ سەرۆکی پەرلەمانتە ئەلاکوینەوە گرنگ نییە بەس ئەگەر بە پێی ڕێژە مەفروزە یەک ئەندامی پەرلەمان 100,000 دەنگ تەمسیلی 100,000 دەنگ بکە 100,000 دانیشتوو 100,000 دانیشتوان بکە بەڵام ئێستا تەمسیلی تقریبا 47-48,000 کەسەکە بەڵام 50,000 کەسەکە هی عێراق زیاتر لە 120,000 کەس بەڵام هی ئێرە مەفروض پێویست ناکە ئەوەندە پێشمەردانیشان 50 کورسی ئێستا پێ دوای پارتی دەتوانێت پەرلەمانکارەکاتەوە بەبێ یەکێتی و لایەنەکانی تر چکە ئێستا خۆی بە کۆتاکانەوە 42 کورسیە بە بۆ چوونی من یاخودەوەیە کە پەرلەمان هەڵبوەشێتەوە بە بۆ چوونی من ئەم پەرلەمانێکی بە مردووی لەدایک بوو هەڵبەوشێنێتەوە باشترە هەم خۆشیان پەرلەمانتارەکان تێناگەم چۆن بێزار نەبوون لەو بارودۆخەی کە تیان چۆن خۆیان نچوون و 51 کەس کۆ بکەنەوە و بڵێن کاکە بە پەرلەمان هەڵۆشی بۆ بێزار بن ئەی چۆن مەفروض چۆن تۆ مەسەرن پۆستێکت هەبێ پۆستێکی ئەو پۆستێکی سیادیە هەتە بەڵام تۆ دانیشتی لە ماڵی خۆت و بەبێەوە هیچ جۆرە ئیشێک بکەیت هیچ جۆرە کاریگەریەکت لەسەر بڵێن بەڕێوە چوونی وڵاتەکە نەبێ هەرێمەکە نەبێ لە هەمان کاتیشا حقوق و امتیازاتی بەردەوام بێ تۆ مەفروضە جۆرە لە بێزاری و تۆرێک حتا ڕق لە خۆبوونیشی تیاین بێنی ینی من سەر موچێک وەرگرم بەبێ ئەوەی هیچ جۆرە ئیشێکم هەبێ ناکرێ من بێزارێک لە ناخما دروست بێ پێم بڵێ بە کاکە تۆ بۆ ینی بچۆ ئەو موچەی کە وەریەگری هیچ نەبێ حڵاڵیکە من ئەگەر من بوومە ینی هەوڵمەدام ئەمزا کۆ بکەمەوە 50 کەسەکە بەدەر لە پەرلەمان دەکرد بەڵێ من پەرلەمانتار بۆ ئەومە کرد ینی بێگومان بە لەوەی ناوەستام لەسەری کاتی خۆشی کە ئێمە دەرکراین لە هەولێرە و کاتێمە چێ ناخوار و پەرلەمان کارا بوو بێەوە ینی ئێمە هەنگاوی ویسمان بینی بەڵام کەس لەگەڵمان نهات کاتی خۆشی ویسمان پەرلەمان هەڵبۆشینەوە بەڵام پارتی دژی ئێمە وەستا بوویەوە یەکێتی دژی ئێمە وەستا بوویەوە هیچ کەسێک جگە لە کۆمەڵی ئیسلامی بەس کۆمەڵی ئیسلامی پێ و کاتە کاک فەخرەدین سکرتێری پەرلەمان بوو تەنها کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئێمەمایەوە من ئەو کاتەش بە جەنابی کاک نوشیروانم وتم کاک نوشیروان ئێمە ئێستا ئەو لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم 2015 ساڵی 2015 لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم پێداگریەکەین من زۆرم بۆ شتەراکرد ناچمەوە تەفاسیرەوە بەڵام کاک نوشیروان ئێمە تەنها کاک دوکتۆر شێکۆم لەگەڵە بوو ینی بۆ شاهیدی لە ماڵەکەی خۆی لە بن کەپرەکە دانیش بوو پێم وتم کاک نوشیروان ئێمە تەنها ئەمێنینەوە وتی نایەکێتیمان لەگەڵە ئەومان لەگەڵە یەکگرتومان لەگەڵە کۆتاکانمان هەندێک لە کۆتاکانمان لەگەڵە وتم ڕۆژ ئێمە ئەیام و بینە نابزانە ئێمە بەتەنامینەوە فعلەنەوە بەتەنامینەوە نەمانتوانین نە پەرلەمانیش هەڵوو بشینەوە فعلەنەوەن پەرلەمانیان بەویستی خۆیان وەستان ئەویان کرد ڕایان کرد و بە ویستی خۆشیان پەرلەمانیان کارە کردوە و سەرۆکیشیان بۆ دانا و من ئەو کاتەش هەن بۆ مێژوو ئێڵێم جەنابی کاک مەسعود پێیوتم وتی وەرە بە سەرۆکی پەرلەمان جەنابی کاک جعفەر ئیمێنێکی پێوتم بە سەرۆکی کار پەرلەمان لە شوێنی یوسف بەڵێ من ئەوە مێژووە ئیترخۆ جەنابی کاک نەچیریش پێوتم کاک محموود بیکەسیم لەگەڵا بوو من ڕەدم کردەوە وتم من بۆچی وتیان ئەو نەدەگەڕاوی پەرلەمانتیوەوەرە ئەو یەکلا بوویەوە کە ڕێگان نەدەدا کاک یوسف بکارێتەوە بە هیچ جۆرێ بەڵام منیان تەکلیفیان لە من کرد دکتۆر فرسەت لەگە دکتۆر فرسەت بەڕەحمەت بێ ئەو نەماوە جەنابی کاک سودات بارزانی و جەنابی کاک مەسعود بارزانی لە دهۆک من بۆ ئیشە چوو بوومە لایەن پێیوتم وتی بە سەرۆکی پەرلەمان وتم وەڵاهی من ناتوانم
لەو خەتەی کە گرتووە لا بدەم و شکۆی خۆم زۆر پێ گەورەترە لەو کورسیە لە سەرۆکی پەرلەمان من ناڵم سەرۆکی پەرلەمانیش نیە و خۆتموعی خۆشم هەیە بەڵام شکۆی خۆم زۆر لەوە بە گەورەتر بینم دوایی چوین بۆ پرسەکەی براکەی جەنابی کاک نەچیروان بارزانی بەڕەحمەت بێ ئەوی شەر ئەو دووبارەی کردەوە لە من وتی ئەوەی کە جەنابی سەرۆک پێی وتویت منیش دووبارەیەکەمەوە کاک مەحموودی کەیسی شاعیری لەو مەوزوعە منیشتم وەڵای جەنابی کاک نێچیر ئەو وەڵامی بە جەنابی کاک مەسعود داوە هەر عینی وەڵامیش بە بەڕێزە دەدەمەوە ئەو ئیشە بە من ناکرێت لەبەرەوەی حتا ئەو کاتە بیرمە وتم دانیشتنی سێبەری سنۆبەرەکانی گردەکەی زەرگەتە لەو پۆستە بە گرنگترێزانم لای من و ئامادەنیمەوە پۆستە بەڕێوەبن ئەوڵانی بۆ مێژوو لێر لەسەر ئەم یەکەم جارە بی درکێنم لێ ئەلامە ئەمە مێژووە ئەنی پیاوە بێ ئەو شتێکە بەسەری هات پێ بیڵێ مەقسەد مۆی شکۆی مرۆڤ گرنگترە ئەمە خۆ منیش باشە ئەم ئێستا چاوەڕێ دەکەی پارتی بتوانێت ینی لە دەرەوەی خۆی خەڵکێک پەیدا بکە 50 زاید یەک 51 کورسی تاوکە یاخود قسەیەکە بوو لەسەرەوەی کە لە ڕێی ئەنجومەنی شوراوە ینی ئەم کێشەی حەلکە ئەوان 39 ئەندام پەرلەمانیان هەیە بەڵێ ئاخر سێ کۆتاش ئەبێ بە 42 لای ئەوانە وانە ئەمانە تۆ هیچی پێمایە سۆشیالیستیش هینێکی هەیە بەڵێ ئەوانە هەیە ئەوە هەیە بەس ئایا گلابوونەتە یەکگرتووی ئیسلامیش هەیە کۆمەڵی ئیسلامی بەشداری ناکە بەرەیگەل هەیە و ئەگەر ئەوانە ئەگەر ئەوان ڕازی نەبن ناتوانێت 50 زاید دەنێ کۆبکاتەوە بە هیچ جۆرێ بەس بەڕێز وا دەبینی بەڵام لەوانەیە بتوانێت پەنابەرێتە بەر دادگای فیدرالی و دادگای فیدرالیش من تەسەورەکەم وەکو عرف وەکو واقعی حاڵ کە ببینێ مؤسسەیەک کە هیچ چالاکی نییە مؤسسەیە هیچ دەوری نییە لە وڵاتەکە و هیچ بڵێن شوێن پەنجەیەکی دیار نییە لە بەڕێوەبردنی هەرێمەکە بە تەسەوری من لەوانەیە محکەمەی فیدرالی بڕیار بدا بۆ دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکانی هەرێمی بەڵام قسە سەرەوەی سەر باسی دوو سیناریۆیەکە یەکێمەنیچێتی بچێتە دادگای فیدرالی سکاڵا سەر مەسروو بارزانی تۆمارکە بڵێ بڕیارەکانی لە 6 بڵێن 11 2022 لەو کاتێک کە تەمەنی پەرلەمان بەسەر چووە بڵێ نایاساییە لەوێ بڵێ چی ئەوەنداوە چی هەیە دواتریش بڵێن لێرەش باسی هەوڵێکی پارتی دەکرێت بەبەیەکێتی پەرلەمان کارەکاتەوە حکومەت پێک بێنێ کاکە حەجیم 50 زاید یەک تاواکە ئێمە بینە سەر بڕیارەکانی هەرێمی ئێستا هەرێمی کوردستان چی بەدەستەوە ماوە نەوتە لە دەستیانە ماوە وانە ڕاستی تەسلیم دەکەم قەیناکە سنوورەکانی بەدەستەوە نەماوە ئازام دەبەست خۆی حکوومەتی عێراقی ئیستا لە سنوورەکانە هەیە خۆ لەوێ هەیە چاودێریەکە لە 150 داهاتەکەی ئەمە بۆ خۆی مەقسەد مۆی بڕیار نیە ئەوە ینی بڕیاری استراتیژی چی داوە تا بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان بچێشکاتیان لێ بکات و سکاڵا بکات بڵێ بڕیار مەسەن بڕیاری استراتیژیەوەی بۆ نمونە بڕیارێکی شەڕ بدە بڕیارێکی ئەوە بدا مەسەن پرۆژێکی استراتیژی گەورە بکە تێگەڵم چی حتا دروستکردنی فرگەیەکی ئەوە بڕارێکی ئەوە نەگەورە نییە کە بێتە ئەوەی دەسەڵاتی سەرۆکی من بەقسم نییە بەرگری لە سەرۆکی ئەو من سەرۆکی حکوومەتی هەچەنە سەرۆکی حکوومەتێکی کە کار بەڕێکەرە و ئەوی شوک و پەرلەمانی کوردستان چۆن ئەوتە بۆتە ئەمری واقع ئەجینا ئەویش هەر بێ کاریگەرە بەڵام ئەو بڕیارێکی ئەوتۆ لە دەست حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە لە دوای 16 ئۆکتۆبرەوە حکوومەتی عێراقی بە هاوکاری وڵاتەکانی دراوسێ وردە حکوومەتی هەرێمان لە قاڵب داوە تەواو بچوو بۆتەوە ینی من هەندێک جار لەم تەلەڤیزیۆنی وەشە وتومە خەریکە وەکو لیژنەیەکی مشتریاتمان لێ دێت و پارە لە بەغداوە دێ و ئەمان تەوزیعەکەن و ئیشەکەیان ئەوەیە هەندێ پارە لادەن لە وەسنوورەکان و لە داهاتی ناخۆ ئەکەن بە پرۆژەیەک یان نایکەن بە پرۆژێ پێم بڵێ ئیشی سەرەکی ئەمان چیە خۆ پەیوەندی علاقاتی دەرەوەیان نییە خۆ مەسەن ناتوان بازرگانی لەگەڵ دەرەوە بکەن و لە مەسەن بازرگانی گەورە لەگەڵ دەرەوە بکەن ناتوە ینی شتی استراتیژی دراو لە دەست ئەمانە نییە ینی من تەسەورەکەم ئەگەر بچنە محکەمەی فیدرالی شکاتیان لێ بکەن هیچ نابەخشێ بەڵام مەگەر وەکو خۆ ناشکرێ حکوومەت نەبێ پەرلەمانی خۆ ئەکرێ حکوومەتیش نەبێ ئێکەواتە باچینەوە بماوە لەبەرەوە باشترین حەل ئەوەیە یان پەرلەمانەکە هەڵبۆشێتەوە یان پەرلەمانەکە کارا بکرێت باشە بەس ئێستا قسە سەرەوەی کە کۆمیسیۆنی کوردستان ماوەی بەسەرچووە لە بەغداش کۆمیسیاران وەکو ماوە بەسەر ئەبێەوە حەلکە ئەبێ ئەو شتە حەلکەن لە پەرلەمانی عێراقەوە بابەتی یان کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کارا بکەنەوە
یان ئەوەی عێراق کارا بکرێتەوە یان درێژ بکرێتەوە بووی ئەگیان ناتوان هەڵبژاردنیش دووبارە بکەن یعنی داخلی هاوکێشێکی پێچیدە بووین کە لێ دەرچوونی زەحمەتە تەنها ئەوەیە بتوانین لە محکەمەی فیدرالی پەرلەمانەکە هەڵبۆشێنرێتەوە حکوومەت هەر بەم شێوەیە بەردەوام بێت تا ئەو کاتەی کۆمیسیۆنی باڵای سەرۆکی هەڵبژاردنەکان یای کوردستان کارابێ یاوەی عێراق بۆی دەبێت. بەڵام باسی بژارەیەکی تری پارتیش دەکرێت لە ڕێگەی ئەنجومەنی شورا وەکو چۆن پێشتر سەرۆکایەتێریم سەرۆکایەتی مەسعود بارزان لە ڕێی ئەنجومەنی شورا دەبێت بەردەوام بێت. باز لەوە دەکرێت لەو ڕێشەوە بۆ نمونە بۆ حکوومەت نیسابی پەرلەمان کەم بکەنەوە بڵێن پێویستی بە 49 لەبەرەوەی 97 پەرلەمانتار سوێندی یاسایان خواردووە 50 زایدێک 49 و پارتی باوکاریان دێک لەیان پەرلەمان کارا بکاتەوە بەبێ وڵی تەسەورەکەم ئەوە بەپی پەیڕێوی ناوخی پەرلەمان قشتێکی قورس حوتەکە هەر ئەوانی کۆمەڵی ئیسلامین کە بەڵێ لاهور شێخزەنگیش لاهور شێخزەنگی سوێندی نەخواردووە بە بۆچوونی من قورسەوە زەحمەت 100 ئەندام پەرلەمانە ئەکسەری بەسیتە 50 زایدێک بەڵێ بۆ دۆ خێرێم وا باشترە هەڵبەوەشێتەوە یان بەیەکەوە ئێستا کارای بکەن و حکوومەت پێک بێت وڵای خۆ ئەگەر ئەگەر بکرێ پێک بێنەوە و کارای بکەنەوە دەست بە ئیش بکەنەوە بەڕاستی نووری عالا نور و کارێکی باشەکەن بەڵام ئەگەر هەر بەم شێوەیە بم بڕات هەڵۆشانەوەی باشتر تاوان ئەگەر بەڵام ئەگەر بکرێ و پێک بێن و ینی لە ئەو گەڵێ لەسەر لە کەلی شەیتان هەردووکیان پاردیوێکی بێنە خوارەوە لەسەر ئەو پۆستانەی کە هیچ بایەخێکی ئەوتۆیان نییە یعنی هیچ گرنگجێکی نییە سەرۆکی هەرێم بی سەرۆکی حکوومەت بی جێگرەکەی بی لەگەل گرنگتر نییە لە بەڕێوەبردن و بەرژەوەندی خەڵکی کوردستان گرنگتر نییە پێویستە ئەمان قوربانی بدەن هەندێک تەنازول بۆ یەکتر بکەن یعنی ئێمە تەنازول بۆ هەموو لایەکین جگەلە بۆ خۆمان نەبێ ینی سەرکە تەنازول بۆ لایەنە سیاسیەکان نەکەن لە بەغا کێشە نییە تەلازون بۆ حکوومەتی تورکیاکەن گرنگ نییە بۆ ئێرانیەکەن گرنگ نییە بۆ ئەمریکایەکەن گرنگ نییە بۆ وڵاتانی ئەوروپایەکەن بەلایەنەوە ئاساییە بەڵام میلەتی ئێمەی میلەتێکی ئەوەندە بەدبەختین بۆ ینی سازان لەگەڵ یەکترە پێمان قورس من ناڵێت تەنازول سازان باش بەس کێشەکە لەسەر حکوومەت نییە کە ئێستا پەرلەمانیش کێشەی دروستنانە مەسەلەکە حکوومەتە مەسەلەکە حکوومەت مەسەلەکە ئەوان بەلایەنەوە حتا پۆستی سەرۆکی پەرلەمانیش بەلایەنەوە گرنگ نییە کێشەکە حکوومەتە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت پارتی دیموکراتی کوردستان بە مڵکی خۆی ئەزانێ بۆتە عرف دو جۆرە لە عرف سەرۆکی کۆمار بۆ یەکێتی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت بۆ پارتی ئەمە کاتی خۆی ڕێکەوتون لەسەری مەرحومی مام جەلال و بەڕێز مەسعود بارزانین لەسەری ڕێکەوتون ئەم عرفە هاتووە بەڵام چی ئەمەی تاقیید کرد پارتی داوای پۆستی سەرۆک کۆماری کرد یعنی هەڵەیەکی استراتیژی بوو کردی کە ئەیشی زانی دەستی ناکەوێت بەڵام هەر چووە ناو هاوکێشەکە و شەڕەکەی کرد ئەیزانی سواری ئەسپێکی دۆڕاویش بووە بۆچی ئەمەی کرد نازانم ئەنی پارتیەکانە بۆیە ڕاوێژکاری باش و خەڵکی باشیان لەگەڵای ئەویان نەکردایە بۆی حجە بەدەست یەکێتیشەوە نەدەن یەکێتی بڵێ کاکەوەی خۆمان بە ئیستیحقاقی خۆمان بە جهودی خۆمان سەرۆک کۆمارمان وەرگرتووە ئێوە هیچ پشتگیرێکی مەتان نەکردووە کەواتێ مەش مافی خۆمانە داوای پۆستی سەرۆکی هەرێمیان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئەمەی سەیکێتی داوایەکی لەو دوو پۆستانە ئەڵێیان سەرۆکی حکوومەت مەیان سەرۆکی هەرێم بەس هۆکاری پارتی مامەڵ لەگەڵ هاوپەیمانەتی ناکە کەنەوەی نوێ یەکێتی کردویانە بەیەکەوە ئێستا دەڵێن خۆی من لە تەلەڤیزیۆنی یانارتیژۆ قسەم کرد ئەو هاوپەیمانیشی سروشتی نییە نەخێر سروشتی نییە و دیارە بە لە ژێر کاریگەری و فشارە ئەو هاوپەیمانیە دروست بووە ئەگینا بچۆرەوە قسەکانی پێشووی سەرۆکی نەوەی نوێ یعنی هیچ حسابێک بۆ پارتیش و یەکێتیش ناکە بەتای بۆ یەکێتیش ناکە و زۆر بە دووریشی ئەزانێکە نەک ڕێکەوتیان لەگەڵا بکە بەشداری لە حکوومەتی شاوکەکەوانی تایە بەڵام لە کونفەیەکوونیەکە و ئەو لە ناو زیندانایە و دێتە دەرەوە لە ماوەی کورتە ئەو هاوپەیمانی ڕاگەیەندێ من هاوپەیمانێکی سروشتی نابینم بەڵام ئەگەر بۆ پارتی مامەڵی لەگەڵا بکە ئەزانین چۆن بوو هەڵی کاک شاسوار چی بوو کاتی خۆی ئیدعایەکی کردوتی من بە یەکێتی نیشتیمانی کوردستان وعدی دەمی هەموو کورسەکان دەبین بەڵام بابێت ئێمە خۆمان بچین لە پەرلەمان کۆ بینەوە و سەرۆکی پەرلەمان هەڵبژێرین و کابینەی حکوومەتیش پێک بێنین یعنی ئەوی دیعایی کە کردی ئەو بانگەشەی کرد ئەگەر بەڕێی من بۆ پارتیشی بکردایە بیتە کاکە بۆ پارتی یانێکێتی بۆ وڵاتە پەکی نەکەوێت ئێمە ئامادەین کورسەکانی خۆمان بدەین بە هەر لایەکیان بێت
بەڵام ئەم ڕێک لەسەر یەکێتی ساغی کردەوە لەبەرەوە تۆزی هەستیاری لای پارتی دروست بوو پێیان وایە جۆرێک لە معاملەیە لە پارتی دیموکراتی کوردستانە کرێت بۆیە ئەو هاوپەیمانیان پێ قبول نییە لەژدا معاملە نییە لە پارتی بێگومانەوە خۆی هەر بەجددی ینی هەر ئەمە کارێ ئەمانە یانوێ بەم کۆلیشنە بەم هاوپەیمانیە کارێ بکەن کاریگەری پارتی لە هەرێمی کوردستانە کەم بکەنەوە لە کاتێک ئەو 39 کورسی هەیە ینی زۆرترین دەنگی هەیە نەوەی نوێ 14 کورسی هەیە 15 کورسی هەیە سیوهش کورسیە ئەوان 39 کورسیانە احتیمالەیە لەو بەرنامە شتێکشم بینی وتیان لایەنێکی کەش لەوانەیە ئەوانیش کورسیەکەی بزوتنەوەی گۆڕانیش لەگەڵ یار ڕێ بکەون بەس ئایا من خۆم و لێرە گومانێکم هەیە ئایا هەموو ئەو کەسانەی کە لە 15 کورسەکەی نەوەی نوێ دوای ڕێکەوتنی نەوەی نوێ ئایا نەوەی نوێ توانێتی ساغی بکاتەوە کە هەر هەمووی لەگەڵێتی چکە ئەو ئەزومەنوانە هەیە کە هەردوو خول بەشداری هەڵبژاردەکانیان کردووە لە هەردوو خولەکە چەند ئەندام پەرلەمانێک لە بەغاش و لە هەرێمی کوردستانیش لە نەوەی نوێ دوورکەوتنەوە هەر نەمان لەگەڵی ئایا ئەمە فەرمیش دەڵێن بەتایبەتیش کە لە هەندێکیان لە هەولێرە و لە لای پارتی دیموکراتی کوردستانە ئەوە بە تەسەوری من پارتی ئەوەنە لاواز نییە کە نەتوانێت کاریگەری لەسەر ئەوانە هەبێت و لەوانەیە جگەرەوەش لەوانەیە هەندێکەوە ئەندام پەرلەمانانە ڕازی نەبن بەم ڕێکەوتن و بڵێن هاوپەیمانی کە بەڕێز شاسوار عەبدولواحید و بەڕێز بافڵ تاڵەبانی کردویانە یعنی ئەو ئەگەرێکە تۆ هێشتا ئەمە تاقی نەکراوەتەوە ینی ئەوە احتیمالێکە ئەو کەی تاقی بێتەوە ئەو ڕۆژەی کە کۆبوونەوەی پەرلەمانێت یعنی ئەمە جارێک کۆبوونەوەیەکمان کرد بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم نیسابی قانونی تاوە نەبوو لە پرێکە یەک ئەندام پەرلەمان لێ ناوی نهێنم 54 کەس 5 کەس بووین یەک ئەندام پەرلەمان هاتە ژوور بوو بە چاپڵە ڕێزان ئەو یەک ئەندام پەرلەمانە تەناخۆشی بوو لە هینەکە ینی فراکسیۆنەکەی تەناخۆشی بوو هاتە ژوورەوە بۆ ئێمە هینەکەی تاوا کرد لەبەرەوە کاریگەری یەک ئەندام زۆرە ینی بە کەمی مەزانن ئەندام جاری وایە ئەندام پەرلەمانێ لای تەرازۆکە قورسەکە بەلایچکە احتیمالی من ئەگەری ئەوە بینم لێرەوە من هیچ کێکی لەو ئەندام پەرلەمانانەی نەوەی نوێ ناناسم لە نزیکەوە بەس من ئەگەری ئەوە دانێم هەندێکیان بچنە ژێر کاریگەری پارتی دیموکراتی کوردستانەوە و لەگەڵ ئەمە احتیمالە من بچوونی بخۆمە زانیاری نییە ینی لەبەرەوەی بۆ چکە سابقەی هەیە شت بەڵێ گرێیت هەبوو لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن وتت لێرە بەشداری حکومەت ناکەن لەوێ تۆ سەیریکە مەسەن هەندێکیان مقابلەم لەگەڵ کردو ئەوان دەڵێن بۆ ڕوودەڵە چووکە لە هەرێم لە هەرێم هەموو شتێک دەڵێن لای سەرۆکی حکومەت و دیوانی سەرۆکی حکومەت کۆڕکرا بەس لە باغ دەڵێن وەزیر دەتوانێت ڕۆڵی زیاتر ببینی یعنی ئەو قسەیە هەیە ئەزای چۆنە تۆ مەسەن هیچ نەبێ لە لێرە گەندەڵی هەیە لە بەغا لێرە فەساد هەیە باشە ئەفسەد هەیە لەوێ گەندەڵی زیاترە لێرە بیری نەوت بەدەست مەسەرن بۆ نمونە کەسێکە بۆ وەکو نمونەگەڵێم لەوێش هەیە لێرە هیچ نەبێ وەزیارات نافرۆشرێ پۆستی وەزیر نافرۆشرێ لەوێ پۆستی وەزیرەکان ئەفرۆشرێ پۆستی مدیر عام ئەفرۆشرێ لەوێ لێرە مەرجعیەت ئەو پەرەکەی پارتی وێچێتیە کاک مەسعود و بافڵ تاڵەبانیە حیزب و کۆبنەوە مەکتەبی سیاسی و جۆرێ لە قەرارەدەن هیچ نەبێت جۆرێک لە دیموکراتیەت هەیە بەڵام لەوێ مەرجعیەت ئەگەر زۆر تێبگیرێن مەرجعیت شیعەکانە یان لە نەجەفە یان لە قومە لێوە بڕیارە درێ ئەو فەسادی لە بەغا هەیە ئەو خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان هەیە من خۆتەزانی من کابراایکی معارضم و تاسەر ئێسخان ڕخنە لە پارتی گیرم بەس ئەو پاکوخاوێنی لە هەرێمی کوردستان هەیە ئەو خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان هەیە دەبەرامبەر لە بەغا باشترە لە خواروونەوە بۆچی تۆ نایە لە حکوومەتێکا کە ئەو خزمەتگوزاری باشە پێشکەشەکە بەڵام تجی شەڕەکەی لەسەر بەغایە کە تا سەر ئێسخان پیس و پۆخڵ و بێخزمەتگوزاری و بێکارەبا و تۆ ناڵی پەرلەمانی تۆ ناڵی لە بەغا مەسەرەن لە بەغا ئەوەیە وەزیر ڕۆڵی گرنگ ئەبینێ ئەمە وا ئەوترێ بەڵام وەزیر پۆستەکە ئەکە ئەفرۆشێ بەئەکڕێ ینی معاملە بۆ پۆستەکەەوە کرێ لە هەرێمی کوردستان ئەم شتە نییە تۆ لە شوێنێ لێرە وەزیر دەستی نەبەستراوە دەخۆی لەوێش دەستی بەستراوە کاکە ئێستا من یەک نمونە بۆ بەڕێزەکەم پەرلەمان بابچینە سەر پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا ئێستا وەزیرێکی شیعە ساحبی سێقەی لێکراوە نەکراوە بەڵام وەزیری سونەش کراوە کوردیش کراوە کەواتە لەوێ شیعەیە ئەخیر قسەکە
هەر بڕیارێک ژمارەی دەنگی سادە ئەزان حەقیانە باشە کەواتە تۆ لەوێ شیعەکان چیان بێ ئەیکەن بەڵام تۆ پەرلەمانی عێراقکاری پەرلەمانی عێراق بەخراپتە دەبین لە پەرلەمانی کوردستان من ناڵێم من لەوێ پەرلەمانتار ناتوانێت وەڵامی داتەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ناتوانێت وەڵامی نووسراوی نەداتەوە کاکە لەوێ وایە لەوێ شەیە کاکە من ئەندام پەرلەمانم لەگەڵا بووە ڕۆشتوم بۆ لای و جێگری وەزیری دارایی عێراق کاکە وەزیرەکە نەیبینی ئەندام پەرلەمانیشم لەگەڵا بوو هی عێراقیش بوو کورد بوو ئیتر کورد بوو بەڵێ لەگەڵمانە یعنی هەرجا هەر نەشتی بینی وەڵی نیو سێ چارەک لە ژوورەکەی لە ژووری میتی عامە دانیشت وانییە بۆ دەبجێ کاکە بەڕێی من حرمەتی وەزیرەکانی هەرێمی کوردستان زیاتر حرمەتی ئەندام پەرلەمانەکان بەڵام یەک خلل هەیە لەوێ ئەندامی پەرلەمان نووسنگەیەکی خۆی توانێت کتاب سادرکە لێرە من کاتی خۆشی بە کاگوی سوودم کاکە هەموو ئەندام پەرلەمانی نووسنگەیەکی بۆ بکەرەوە لە جێ ژوورێکی هەیە یەکێ لە مۆزەفەکان بێنە لای بە توانای تحریری کتابی هەبێ بە پێی لیژنەکان بە پێی لیژنەکانی خۆیان بتوانن تەوجیهکەن بۆ ئەو فەرمانگانەی بۆ وەزارەتانەی کە پەیوەستن بە لیژنەکەیەمەوە بەداخەوە کاگویسف ئەوەی من پێشنیارم بۆ جەنابی کرد بەڵام بەداخەوە ئیتر فریا نەکەوت ئەجینا ئەوەمانە کرد لەگەڵ کاگویسفا یعنی وامانە کرد کە هەموو ئەندام پەرلەمانە ئۆفیسێکی خۆی هەبێ جگەوەکو ئۆفیسەی کە لە هینەکانە هەبوو لە شار و شارچکەکانە هەبوو ئەمان توانی لەوێش بیکەین هەموو ئەندام پەرلەمانێک سکرتێرێکی خۆی هەبێ محررێکی کتابی هەبێ معقیبێکشی لەگەڵا بێ ئەین دوو مۆزەفی هەبێ کافیە ئەم دوو مۆزەفە ئیشەکانی ئەکەن ڕایەپەڕێن تەوجیهی کتابەکەن تعقیبی کتابەکان نەکەن لە دایرەکانە ئەو کاتە پەرلەمانتار هەیبەتیشی زیاترە بوو چالاکتریشە بوو مثلا ئەو وەزیران زیاتر حسابیان لەسەرکرد بەڵام تۆ کاتی ئەندامێکی پەرلەمان دێت بە پیکابێکەوە مەقسەد هیچ نییە خوانەخواست یا بە سارێکی تەکسیەوە بڕات بەڵام ڕەتلێک سیارە بەشێن وەزیرەکەەوە بێت تۆ خۆت هەیبەتی پەرلەمانەکە سوو کردووە هەر لە سەرەتاوە ئەمە قسە ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر سوکردنی پەرلەمان کردووە کاری لەسەر ناشینکردنی و ئەندام پەرلەمان مساعدە فەرموون لە کاتێکە ئەندامی پەرلەمان محامی خەڵکی کوردستانە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان سەر بۆ نمونە 20 سیارە بکرە بۆ وەزیرە یەک کەس ناکە بەڵام یەک سیارە بکرە بۆ ئەندام پەرلەمانی بێ بە هەڵاو و ئیعلام و جیوانە مەسەن موچەی وەزیرێک کەس بازی ناکە بەڵام موچەی ئەندام پەرلەمانی حیزۆریشان لە بەردەست من حەیەکی ئەوان وەزیر هینی لە بەردەستایە ناوی چییە نەسرەیەکی زۆری لە بەردەستایە هیچ کەسێ باز یعنی هەر میلەتەکەش بۆ خۆی تا ئیساکێ لە ئیشی ئەندام پەرلەمانتی نەگەشت لە کاتێکە ئیندی ئەندام پەرلەمان ئیشێکی کاتیە ئیشێکی مەشروعە و یاساییە بۆ بەرگریکردن لە مافەکانی خەڵک بەڵام وەزیر ئیشێکی تەنفیزیە بۆ خۆی ئیشەکەی خۆنجەکانی خۆی جێبەجێگا بە پێی پەیڕۆ و پرۆگرامی وەزارەتەکەی خۆی ئەندامی پەرلەمان مەفروض بزە خەڵک پشتی بگرێ نەگلێ بدا بەڵام حکوومەت کاری ئەکا ئەندامی پەرلەمان بێکەسایەتی بکات بۆ ئەوەی کەوا خۆی بەویستی خۆی بتوانێت کارەکانی خۆی بە ئارزوی خۆی جێبەجێ باش پێی سەر دۆسی چەکەکان بەڵێکە ترامپ قسەی کردووە کە جارێک ئەنی وا تەفسیر دەکرێت کە کورد جارێک بەدەست وەکو بەکرێ گیرا و ئەوانە لە قسەکانی نیگەرانی کردی و سانەی زۆر نیگەرانی کردم چی بکرێ بۆ ڕاستکردنەوەی زۆر نیگەرانی کردم ئێمە گروپێکمان هەیە بە ناوی گروپی هەواڵەکان زۆری مەسوولەکانی کوردستانی دوێنێ شەو یەک پۆستم دابەسان بۆچی کەسێک نییە جورئەتی بکە وەڵامی ترامپ بداتەوە یعنی ترامپ بۆتە ئەو وەکو کابراڵێ ئەو دێوەزمەیی کە هەموو دنیای ترسان و کاکە وەرن وەڵامی بدەنەوە من ئیتر بە ناچاری ئەمڕۆ بابەتێکم نووسی تاوان کوڕێکی هاوڕێمە ناوی کاک دکتۆر شێرکۆیە لە هۆڵندایە وتی من خەت تۆم نەبینی و ئاوا بێدەنگبی لەم مۆزوعانە شتێک بنووسە لەسەر ئەوە منیش وتم وەڵای من دوێنێ شتێکم نووسیوە ئێستا لەسەر زەوی ئەم قسانەی بەڕێز و لەوە زەر زەوی ئەوەی دوێنێ خۆم شتێک ئەڵاڵەکەم و نامەیەک ئاراستەی سەرۆک ترامپەکەم بە ناوی خۆمەوەیکەم و بە ناوی ئەو کەسانش وەک من ناڕازین لە کوردستان چکە من بەڕاستی ینی قبولی ناکەم سەرۆک ترامپ بە من بڵێ دەست بە من بڵێ بەکرێ گیرا و مرتەزەقا من لە کاتێکان نەچەکم زیبێ نەچەکم جا نامەکەم نووسیوە گەر مەجال بدەی مۆڵەت بدەی من لە خیلالی ئەو پەرەکەی 6 دقا من ئەو نامەیە خوێنمەوە وەڵڵاهی من حەزەکەم بیخوێنمەوە ئەگەر ڕێگە بدەی زۆر بە پەلەی خوێنمەوە حەزەکەی ناوەڕەکەشی خوێنم کێشم زین پوختەکەی لە پوختەکەی بۆ بەڕێز دەخوێنمەوە ینی پێ دوای دەبێت کورجیا بکرێتەوە لەلایەنەکان ئەگەر کەسێک من بەرگری لە هین ناکەم بەرگری لە حزبێک قوربان بەرگری لەوە ناکەم بەس هەندێک زەرڵی پارتیویکیتی بۆ وەڵام نادەن لە بەرەوەی تیسیانەیە vێلاکانیان لەوێ پارەکانیان کێشی بۆ دروست بێ من نازانم من ئەویان سێمە سەرەوە بەس من ئەمەم لە دەرەنجامی ئەو ستەمەی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە خەڵکی کوردی ئەکا نە لە پارتیویکێتی لە خەڵکی کورد نە لە حیزبەکانی ڕۆژهەڵات لە خەڵکی کورد ئەو ئەڵێ کورد چەکەکانیان دزی
ئەوڵێ کورد شەڕی باشەکەن بەڵام کاتێ پاریان بدەیتێ ئەمە وەکو قسەی کابراوایە وتی کاکە کورد نەزانم ئەگەر پارچێ نانی بدەیتەوەوانە ینی زۆر ناڕەحەت دوێن شەوەر نەخەوتوم لە خەفەتا بۆ بەڕێز سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆناڵد ترەمپ ڕسەڵاو ڕۆژی 11 2002 ئەوەی هیچ پەیامنێرێ بپرست لێ بکات بێ ئەوەی ڕووداوێکی تازە ڕووی دابێت سەبارەت بە کورد بۆ جاری سێهەم ئەمە یەکەم جارە لە کەناڵی بخوێندێتەوە بۆ جاری سێم گەلی کوردت بە دزینی چەک تۆماربار کرد من و ملیۆنان کورد ئاگاداری چەکگوناردن و نەناردنی نین بە چ مافێک ئێمە تۆمەتبار دەکەیت بە دزینی چەک بە بەکرێگیرا و دامان دەنێت بەڕێز سەرۆکی وڵاتێکی گوایە خاوەنی بەهێزترین سوپای جەنگی دنیاە نابێت شەرم بکەیت یان بترسیت لەوەی کە ناوی ئەو کەس و لایەنە بهێنیت کە چەکت بۆ ناردووە من وەک کوردێک کاتێک ئاگام لە ناردنی چەک نەبێت دیارە ئەگەر ناردبێتت ناکرێت بە دزی تۆمەتبارم بکەیت ئەم نامەیە بە ناوی ئەو کوردانەوە دەنێرم کە وەک من ناڕازی و بێزارن لەو تۆمەتەی ئاراستت کردوین بە دزینی چەک ئێمە میلەتێکی ستەم لێکرا و دەستی وڵاتانی ڕۆژئاوا و وڵاتانی داگیرکەری ناوچەکەین ئەوەی شانازی پێوە دەکەین دەستپاشی وەفاداریمانە بۆ ئەوانەی هاوکاریان کردین وەک خۆم هیچ کاتێک هاوکاری ئەمریکا بۆ باشووری کوردستان لە یاد ناکەم پاراستنی ئەزمموی باشوور لەلایەن ئەمریکا و هاوپەیمانە ڕۆژاوەکانی لە بەرچاو دەگرم بەڕز دێنرخێنم لە هەمان کاتە وەک بەرکەوتێکی چەی شیمیایی لە هەڵەبجە بێهەڵوێستی ئەمریکیەکان سەبارەت بۆ بەمبارانکردنی شارەکەم گلەی و گازندە لە سەرۆکی ئەو دەمەی ئەمریکا ڕۆناڵد ڕێگن دەکەم لە هەمان کادا سوپاسی جمهوری ئیسلامی ئێران دەکەم کە لە ساڵی 1970 دوای کارەساتی هەڵەبجە پەنای منیدا تیماری برینەکانی کردم شوێن و جێگای ژیانی وەدابین کردم ئێمە میلەتێکی چاکەی چاکەکەران لە یاد ناکەم بەداخەوە بەم تۆمەتبارکردنت ئێمە تووشی سەرسومان کرد داوا لێ دەکەم ناردنی چەک بسەلمێنێ دیارە ئەگەر ناردووتە بۆ کێت ناردووە کێ هێناوێتی لەکوێ ڕادەست کراوە بە کێ دراوە کەی ڕادەست کراوە ژمارە و جۆری چەکان ڕوون بکەرەوە لە کاتی سەلماندنیان نەسەلماندنی پێویستە گەلی کورد لەو تۆمەتە پاک بکەیتەوە داوای لێبوردنی لێ بکەیت بە پێچەوانەوە بە مافی خۆمی دەزانم لە دادگای پەیوەندیدار بەم جۆرە تۆماتانە سکاڵات لەسەر تۆمار بکەم ینی من ئەمەوێت سکاڵە لەسەر سەرۆک ترەمپ تۆمار بار بکەم بەو تۆمەتی بەرامبەر بە منی کردووە ینی منی کردو بەدەست من و تۆ ئەو هەمووانی کردو بەدەست بەڕێزت بۆ ژمارەیەک چەک کە من دڵنیانیم ناردۆیاننا لەسەر لەبەری کورد تۆماربار کردووە بە دزینی چەک کردمانت بەکرێگیرا و مرتەزەقە ئەی بۆ لە خۆت ناپرسی چ بێ ئەمەکی و ناپاکیە کە لەگەڵ گەلی کورد کردووە ئەو گەلەی تا پێش ئەم لێدوانەی بەڕێزە دڵسۆزترین گەلە لەسەر گۆی زەوی بەرامبەر ئەمریکا بۆچی لە ساڵی 2023 تا ئێستا نەک سەربازێکی ئەمریکی لە باشووری کوردستان نەکوژراوە برینداریش نەبووە سەربازەکانی ئێوە لە هەر کوێی عێراق بوو بن بۆ پشووی کۆتایی هەفتە دێنەوە هەرێمی کوردستان ئەمە بۆ ڕۆژاوای کوردستانیش ڕاستە ئەی هەڵوێستی بەڕێزت لە یادی لە پای ئەم دڵسۆزی وەفاداری بۆ گەلی کورد چی بوو لە 16 ئۆکتۆبەری 2007 دژ بە پرۆسەی ڕیفراندۆم وەستانەوە پشتان کردە کورد چرای سەوستان بۆ هێزە عێراقیەکان سوپا حەشت بەرەی بەرەڵسکاری سەربە ئێران هەڵکردو بۆ داگیرکردنی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێم دەرەنجام لە ساڵ 50 کوردستان داگیر کرا ساڵی 2010 لە کاتێکدا تورکیا ئۆپەراسیۆنی چڵە زەیتونی دژ بە ڕۆژاوای کوردستان بە تایبەتی شاری عەفرین ڕاگەیاند ئێوە پشتی هێزەکانی سووریای دیموکراتان چۆڵ کرد هێزەکانی ئەمریکاتان کشاندەوە دەرەنجام سوپای تورکیا و هێزە ئیسلامیەکان تیرۆریستەکانی سەر بە تورکیا شاری عەفرین و گرێنسپی ناوچەکەیان داگیر کرد سەرەتای ساڵی 2026 پشتی هێزەکانی سووریای دیموکراتان لە حەڵەب و ڕۆژاوای فورات بەردا چرای سەوستان بۆ هێزەکانی شەرع هەڵکرد تا سنووری حەسەکە هاتن سەدان لای کورد کوژان و بەدیلگیران لە مانگی ئازاری 2026 بە ئاشکرا وتان هاوکاری هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردەکانی ڕۆژات دەکەین بۆ ڕوخاندنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بەڵام دوای سێ ڕۆژ لەم لێدوانەیە پەشیمان بوویتەوە ئەزانی ئەم لێدوانان لە سەبارەت بە ناردنی چەک بۆ ئۆپۆزیسیۆنی کورد لە ئێران سیاسیانە نەبووە بە بیانووی دەستی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران بۆ ڕاوەدونان و گرتن و لەسەردارەدان و لاوەکانی کورد لە ڕۆژهەڵات تۆ کە نەتوانی ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران بگۆڕیت بۆ دەبێت ئۆباڵەکەی بخەیتە سەر ئەستۆی کرد ئیتر چۆن کورد متوانە بەو گفتار و لێدوانی بەڕێزت بکات کورد ملەتێکی ستەم لێکراوە دەیان ساڵە بەرگری لە مافی بوونی خۆی دەکات ئێمەش ملەتێکین وەک ئێوە مافی خۆمانە بە دوای بەرژەوەندی خۆمانە بگەڕێن لەگەڵ ڕێزی ئەندازیار عومەری حاجی عنایەت هەڵەبجە یەکێک لە بەرکەوتوانی چەکی کیمایی لە هەڵەبجە ئەندامی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان ئەو دەقینامە ئەمە دەقینامەکە بوو پێم وتی 5 دقیقە لەمای هەر 5 دقیقە لە خزمەتانی بەس ئەوە سکاڵاشی بەنیازی سەتومان ئەی بەنامە تەرجمەم کردو بە ئینگلیزی تەرجمەت کردو ئەمەیە بیگەێنمە قونسڵگاخانەی ئەمریکا لە هەولێر و بیگەێنمە سەفارەتی ئەمریکا لە هەولێر دوای ئەوە لە بەغدا شوین دوای ئەوەش ئیتر لە سەر ئاستی هەرێمی کوردستان سکاڵاکە بکەم یان بچمە هۆڵندا یان بچمە هەر دادگایەک من ئەم سکاڵایە لە خودی دۆناڵد ترەمپ بکەم
چکە من و تۆ ئەوانەی وەکو من تۆن کە تۆ ئەگەر لە چەکە بە میلیۆنان خەڵک ئاگیان لە چەکە ئەگەمە ئێمە نازانین پارتیوێکی وەریان گرتووە نازانین کوردەکانی ڕۆژهەڵات وەریان گرتووە تۆ مەفروزە کاتی ئەڵێ کاکەیان فلانە حیزب چەکمان ناردەیگەن من گومانم هێنێ ناردبێ دوێنێ ئیسرائیلەکان بەیانێکیان دەرکرد ئەڵێ خۆی ڤیتۆی بەکاری هێناوە دژی بەشداری کوردەکانی ڕۆژهەڵات لە ڕاپەڕین لە ئێرانە ئەوە ئیسرائیلەکان واڵێ ئەوە خۆ من نایڵێ تۆ بە چ مافێک دەی کاکە ئێمە خۆ ینی منطقی تیانە تۆ من بشتێنی لە ناو میلەتانی سە کابراایەک لە مالی کابراایەک لە ئەفریقیا چوزانێم کورچیە ئەڵێ کاکە کورد دزن وازان ئێمە هەموو جەردە و دزین لە کاتێکتا ئێمە لە شەڕی داعشمان کردووە لە کاتێکا ئێمە شەڕی هەموو تیۆریستەکانی دنیامان کردووە سومعەیەکی باش پێشمەرگە هەیەی شەرڤان هەیەی ئەم هەموو سومعە جوانە بۆچی خێرا دێت و لەسەر دەستی کابراایە کە هەر ڕۆژی قسەیەکە لە ڕۆژێکا لەوانە پێشەجار قسێ دووبارە بکاتەوە و لەو دووبارەکردنەوە لەوانە هەر لەو ڕۆژە ئەو قسە دووبارانش جاریکە بە پێچوانی ئەوە قسەیەکە بکات ئێمە بۆچی ینی ئێمە بەس نهێنی بێرەمونی پارتیویەتی لەسی دەبێت لەسەر ئاسی باڵا ئەوکۆی بەڕێز بکو هاوڵاتیەک و پەرلەمانتارێکی پێشوو وەڵام بڵێن نامەدەنێری بەس ئەوان خۆ لەسەر ئاسی باڵا ئەو فەرمانگەی پەیوەندیەکان تێ ئەو سەرۆکایەتی هەرێم تێ ئەوە حکوومەت تێ ئەوە بڵێن پارتیویەتی بە فەرمی بۆچی یەکەوان بێدەنگن شەرمە بۆیان بێدەنگن بەڕاستی شەرمە یان ئەبێ پێمان بڵێن وەرمان بێناچێ وەریانگرت بێ بۆ مناڵێەوە ئەخکە من نەیزانم چۆن بڵێ کاکە وەریان گرتو یعنی من کە نەزانم پارتی وەری گرتووە یەکێتی وەری گرتووە یان لێرە قسەی بکەم کەواتە من ژەم لە پارتیەتی وەری پارتی وەری بەتی میلەتەکە لەوایە تۆ هێشتا نەسەلمێنراوە چەکاتوە ئەمەی خاتە ئەی بۆچی هەردووان دانانیشتن پێکەوە بڵێن کاکەم چەکان لەکوێ ئەگەر نهاتووە وەڵامێکی وەکەوەی من لەوەی من توندریش بە دۆڵ کاکە لەوەی من نەرمتر بدەنەوە بە دۆڵانترە تۆ ئێوە نوێنەرایەتی تقریبا 50-60 کورسی خەڵکی کوردستانەکەن ناتی ئەم 50 کورسی نابێ بێنە دەنگ بڵێ کاکە ئەم میلەتە بۆکەی بەدەست یعنی قەیناکە سەرۆکی گەورەترین هێزی دنیای بەڵام ئێمە قبوڵ ناکەین پێمان بڵێ دەست ئینسان خۆ گرنگ نییە بەڕاستی گرنگ ینی ئینسان کە شکۆی شکا خۆشکی نەبێ باشتر ینی ئینسان بۆ شکۆش میلەتی ئێمەش ئەگەر شکۆی بشتێ ئیتر کاکە من بۆچیمە ئارد و نان و ئازۆقە بەدەنێ و پێی بژیم کەمە قیمەتم نەمێن لەسەر گۆی زەوی بە هەر نەوش بم باشترە لەبەرەوە ئەمە من کردومە ئەضعف الإيمان قال إذا رأى أحد منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع بقلبه وذلك أضعف الإيمان من لنا وراسك يأتي أما بدمي خوم بنوسيني خوم هاتوم والله بيو بريس شورش حاجي شهر بابتي كيلو بابتي من نوسيوه أمانه هاودن يكش دروس كين بيك وهمان شتيب كين كتوانين جروب يكوب كينوا بتشين سكالان لسر دونالد ترامب بلاوكين أجر داعي لبدين نكرت ئەگەر پارتیوێکێتی لەسەر ئەم مۆزوع نەهاتنە دەنگون نەچوونە مەیدانەکە و وەڵامێکیان نەبوو ئەو کاتە مەفروزە ئێمە ئەو کاتە بچین ناو مەیدان ئەگەر چەکەکان ئەگەر هاتن بووی خۆ من نەموتۆ ناتوو خۆ من نەموت گواوتمە ناتوو ئەگەر هاتبوو ئەبێ ئیتر ئەو کەسانی کە وەریان گرتووە خۆیان وەڵامی خۆیان نەبێ بەڵام سەرنج بدە دۆڵان ترەمپ ئەڵێ خۆی ئەڵێ وتی ئێمە چاوکاری کوردەکانی ڕۆژهەڵاتەکەین لە ڕۆژێکە من نازانم تاریخی چەندێک سەرەتای مانگی سێ بوو دوای دوو ڕۆژ وتی ئێمە نامانەوێت کوردەکان بوونە قوربانی ئێوە گوناح نامەیە بکوژێن خۆی ئەم قسەی کردووە کەواتە لەسەر ئەس بنەمای ئەو قسەیە گوایە ئەڵێن یعنی من ئەوم بیستووە لەژێر کاریگەری قسەیەکی ئەردۆگانە کە تەلەفۆنی بۆ کردووە پەشیمان بۆتەوە من نازانمەوە تا چەند ڕاستە چکۆ من خۆ لێوە نەبووم بەڵام ئەمە قسەی عینە سۆشیال میدیایە قسەی ئیعلام ئەم قسانەکە ئەمە بۆ ئێمە ڕاست نەکردو بەڵام ئەوەی ڕاستە ئەمڕۆ لە ئیسرائیلەوە بەیانێکیان دەرکردو ئەڵێ کاکە خۆی ڤیتۆی بەکار هێناوە بەرامبەر بە بەشداری کوردەکە دوای هەر لە ڕۆژهەڵات بەس کورد نییە کاکە بلوجی لێ عەرەبی لێ ئازەری لێ مەفروزە بۆچی کاکە تەنها دەبێت فۆکسینیان لەسەر کوردەکەیە دۆڕانی خۆی بە و پرسە لەبیر خەڵک چۆن یەک بابەتی کەشێک هەیە بەڵێ ئەوەی ئەڵواسینی دۆڕانی خۆی بە علاگەی کوردە دقی کەش هەیە کاکە نیمە بێلایەن دامن ئینسانە بێلایەنەکان لە شەڕە دوایی دەرەنجامێکی خراپ وەرەکرد یعنی کورد لە شوێنێکا بوو نەیتوانی بڕیار بدات لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانایە و بەرەی مقاومەی عێراق یان لەگەڵ ئەمریکایە لەو بەینامایەوە ئێستا شەڕەکە کۆتایی هاتووە خەریکە تقریبا شەڕ نەماوە هەم ئەمریکا چەپۆکەیە بەسەرمانە هەم ئێرانیش لێمانەدا چکە دایمەن دۆڕاوەکان ئەبن بە ژێرپێی براوە عەفو وێلایەنەکان ئەبن بە ژێرپێی براوە وەختێکە جەمتەوە بێوەکو دووەری ئەسکەندەنافی ئیتر باج و خەراج و لێسیێنێ ئەڵێ کاکە تۆ ناتوی هاوکاری من بکەیت لەبەرەوە هیچ جۆرە مافێک لای من نییە ئەوەشی کە دۆڕاوە گلەی لێکە و بە پێی خۆی توانای خۆی نوقڕچت لێگرێ ئازارت دەدا
تۆڵی ئەوە لێ کاتەوە کە هاوکاری ئەو نەکردو ئەمیش تۆڵی ئەوە کرد لێ کاتەوە کە هاوکاری ئەو نەکردو لەبەرەوە بەڕاستی کورد لە بارودۆخێکە یعنی یورسە عەلەیهی وەکو کابرا زۆر ناخۆشە بارودۆخی کورد کە نەیتوانین نە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران بێ بەڕێ مقاومە نەیتوانین لەگەڵ یعنی ئەو هەڵبژاردننی بێلایەنیە ڕاستە جۆرە حکمەتی تیا بوو بەڵام باجشی تیا بۆ چوونی منە وایە لایەک هەڵبژێرایە ئەو ریسکە بکرایە ئیتر ئێران هەڵبژێری لەگەڵ بەری مخاویان ئەمریکا ئەو ریسکە بکرایە کورد خۆی یەک لای بکرداتەوە نەیانتوانێەوە بڕیارە بدەن ئیتر ئایا من ڕاستمی ئەوان ڕاستن ئەوە مێژوو لەوانێ لە داهاتووە ئایندە تاوەڕوونیە کاتەوە چوار خولەکێک من ماوە لەسەر کابینەی عەلی زەیدی پێ دوایە کورد ئێستا بڵێنەوە پۆسیۆن بەجیایە پارتی بەجیایە یشتی بەجیایە چۆن دەیبینی بەشداری کۆژی شێگەل لە نەکبەتەکانی میلەتی ئێمە بەڕاستی بەداخەوە ینی سەرنج بڵێ وەفدێکی یاو بەش نییە وەفدێکی نەیانتوانێت وەرەقێکی یاو بەشی پارتی جیایە یەکێتی جیایە ئەو 4-5 حیزب تۆزێک کۆبنەوەیشیان کردووە لە نێوانخۆیان ئەویش هۆکارەکەی ئەوەیە پۆستی وەزیرە وەزارەتی وەرگرن هینا بۆ خۆیان ئەوانیش کۆ نەبوونەوە بۆ خۆیان کۆش ببنەوە هەر يعني هي اتفق العراقيون على ان لا يتفقوا برأي من اتفق الأكراد على ان لا يتفقوا عراقيون كرد ملتك هميشه فرق تسد يعني بارتكو ظالبه دجمانيش مع لسركن وام بارتكو ظالبشت هات خمانين يعني لو انا اذا جنابي كاك مسعود جنابي كاك بافل جنابي كاك علي بابير كاك ماموسا صلاح الدين بهادين اواني او جناب كاني كاك شاسوار هەر هەمویان پیان خۆش بێ لە ناخەوە یەک بگرن و پێکەوە بۆ ئەم میلەتە و جۆرە قوربانی و جۆرە سازش بۆ بکەن بەڵام ئەوانەی باڵی ئەمانەیان بدەسەوە ڕێگە نادەن ئەوانەی باڵی ئەمانەیان بدەسەوە ئەو وڵاتی ئیقلیمەکان مەبەستمە ئەوانیش جۆرێ بە جۆرەکان پشتوێنەکانیان گرتوون لەداوە ڕێگە نادەن بەرەو پێش بچن و یەک بگرن و حکوومەتێکی هەرێمی کوردستانی بەهێز و نمونەی دروستکەن لە مەنتەقەکە کە بێتە قودوە و بێتە مەسەلی عولیا بۆ ڕۆژهەڵات و بۆ ڕۆژ ئاوا و بۆ باکوور لەبەرەوە ئەیانەوێت تا بکرێ هەرێمی کوردستان لە قاڵب بدەن و ناشرین بکەن بە جۆری وەفدی جۆرا و جۆر بچنە بەغدا بە وەفدێکی متەفەڕقەی وەکو کابراڵێ جیا بچنە بەغدا هیچ کاریگەرییان نەبێ فەرموو لە 75 کورسیەوە ئێسێمە هاتوین بۆ 50 تقریبا بە کۆتایەوە دەگاتە نزیکی 60 کورسیوانێ ئێمە 75 بووین کورسەکانی پەرلەمان زیادی کرد ئەوەی هەرێمی زیادی بووین ئێمە 75 معاملەیان لێ کردین بەڵێ لە 275 ئێمە لە 225 لە 275 ئێمەش 75 مانە بوو بە 325 دوایی بوو بە 329 ئێمە هەر ژمارەکەی خۆمان و کەمیشتی کردو ینی لە 75 بووین بەچەند بووین بە 60 يعني ئەمە چییە ئەمە بەڕاستی نابەر پرسیارەتی پارتی وێکێتیە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنیشە من ئەگەر لێرە هەر چۆنێ بم ناکۆکیم هەبێ پێویستە لە بەغا من یەک بم یەک دەنگ بم لەوێ هینێک ئەوکەم ناویچێ جۆرێک لە یەکگرتووی دروستکەم لە بەغا فراکسیۆنێک دروستکەم یەک فراکسیۆنی کوردی دروستەکەم ناو پەرلەمانی کوردستانە بۆ ئەوەی بتوانم لەگەڵ عەرەبەکانە بەیەک دەنگ قسە بکەم حتا یەک ژووری فراکسیۆنێک وەرە کرد نەمەوێت ئەو فراکسیۆنی ئەوەی ئەگەر ئەوەشمە بۆیە داوای قاعەیەکی گەورەمە کرد کاکە ئێمە قاعەی نوێنەراتی کورد لێرە ئەم قاعەیەمانە بدەنێ ئێمە بۆ هەموو کارە چارە سازەکان دێن لێرە کۆبین و بۆ یەک دامانە خولێکێکمانەوە چاوەڕێکی چارەسەرکی کێشەکان دەکەیت لە کابینەکەی زەیدی ئەگەر پێک بهێنرێ وڵای ئەگەر بشکرێ خۆشتی مطلق نییە کاگەنی پیاو ناتوانێت قسەی مطلقە بەڵام ئەگەرەکە زعیفە ئەگەر بژبێ بەڕێی من لەوانەی نیوی وەزارەتەکان دیاری ماسمێک کێشەکان لەگەڵ بەغدا کێشەکانی ئێمە لە هەر بەردەوام بێ بەداخەوە یەک نقطەی زۆر سەرەکی و حەزم کرد لەسەرتەوە باسی بکەم ئەم عەلی ساڵح زەیدیە کە هات هێشتا نەیوتبوو بیسمیلا بافڵ تاڵەبانی بەپەلە بروسکەی بۆ لە مسعود بارزانی بەپەلە بروسکەی بۆ لە مەسعود بارزانی بەپەلە بۆیدا نێچیر بارزانی بەردە بەپەلە بۆیدا یەکاکە جارە بزان بەرنامەی چیەوە جارە بیناسن پێشەوەی بینێ ئەو دنیا وێران نەبووە بیناسن بۆچی خۆواتان بە سەهلی خۆتان تەسلیمەکەن ئەوە فەرموود بەرنامەکەی پێشکەش کرد باسی کوردیتیانە باسی مادەی سەوچلیتیانە باسی موچەی هەرێمی کوردستانیتیانە بەهی تەوشەی کورد لە بەرنامەکانی بەحساب دەوێت دەستکاری بکرێت لەناو پەرلەمان بەڵکو ئینشاءالله خەی ناکە مەفروزە تۆ پیرۆزبایی لەم پیاوە ناکەی پشتگیری ناکەی ئێبێ بەرنامەکەی بینی چاودڕۆن زۆر سپاس دەکەین عنایەت زۆر سپاس دەکەین سپاس یاوەدەبوون دەکەین سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس باوکاران خواتانەوە